لە هەشتاویەکەوە ئەمە باوکم سەرقفڵانە داوە 300 دینار ئێمە هاین لە ناوی لە هەشتاویەک و لە نام دوکانە هیچ کێشێکمان نیە قەرزار نیمان پارەی ئاودەین پارەی کارەبادەن زەریبە ئەدەین عەقدمان هەیە هەموو تشتێکمان هەیە هیچ غەڵەتێکمان نیە ئێستا ئێمە ڕوویمانە مراجعەمان کردووە ئەو ئەڵێن معاملەکەتان ڕاوەستاوە مراجعەمان کرا ئەڵێن معاملەکەتان ڕاوەستا بۆمان تەمشێ ناکەن عربێکی هاوردیان هاوردووە گەرەکیانە دەرمان کەن نووسیانە إحلاء لمدة 48 ساعة وديارش نين مستمسك يعني سيجاج أو وقت تابو ديارني نازان مجهول ديارني لساعات دويني مرتين بلغي رسميان بينيا لجيرو غريك أنا أم تشتبك إنه يمدركن مش عملا بوناك طاقة من ما أول سلوشات هر خوم ليرة 6 ساعات زيادة ليلة عم عشاك والله تقريبا ليلة أرآوا لقل دكانك من آوا يانزا دكانا لم لا يشو أم تشايتشي تانية لقديمة لحبتاكان وتشايتشيا لبنجابلس وتشايتشيا بمن ببيرم بيه ليلة شو جراج كيف يترشي أمانية أما لانكي شهيدان لشورجا أما شوني سر هەڵدانی کوردایەتیە لە شۆ و تاکو ئێستش هە بە بەڵگەی ئەوەی کەوا ئێستا شوێنی شەهیدان ئێستش بە بەردەوامی مەفەزەیەکی پۆلیسی لێ بە بەردەوام لەسەر هەڵدانەتەسن لە بەردەوام ئەلێرە خۆپشاندانەکرێ ئەمە چەقی ململانەکانە لە کەرکووک و بە تایبەت لە شۆجە چکە شۆجە گەورەترین گەڕێکی کوردیە لە کەرکووک ئەمان هاتوونە دەستی بۆ بن بۆ لێدانی قەزەی کوردی یەکەم جا و پاشان بۆ ئەوی بە خەڵک بڵێن پیرۆستترین شوێنی ئێمە تعریبەکەین بۆیە ئەبێ ئێمە بەرەنگاری بوونەوە بەرامبەری بوەستین چکە کاتێک کە شوێنە مقدسەکانمانیان تعریب کرد ئەو کاتە دێن ماڵەکانمانیش تعریبەکەن تقریبا 45 ساڵ ئەبێت ئەمانە ئەم دوکانانە کاسبی تیاکەن و ئەم دوکانانە تقریبا خاستن ئەم چایخانەوە سنبلێک وایە بۆ ئەم گەنجانە نێزگە لە ڕسمەکەی مامەڕیشەوە گەنجان دێن ئێواران بۆ خۆیان لێرە لەم چایخانە دانیشن هەمویان کۆ بنە و ئێستا ئەیانەوێ بە زۆر ئەم دوکانانە بڕۆخێن کابرایەکی عارەب کەس نازانێت خەڵک کوێ هاتووە لەقەی دوکانەکان نەنووسێت دوکانەکان چۆڵکەن بە بێجگە لە ڕسمەکەی مامەڕیشە لەو لایشەوە ساحەی الكاد لنوصية كات خوي علي حسن مجيد مجموعة جنزي شورجي ليرة رميك لم ساحية لم حديقية